مامۆستا بەشێک لە خەڵک یاخود بڵێن بەشەشی زۆریش لە نارەکانت پێیان وایە کە فکری تۆوە تۆ نزیکی لە داعشەوە. ئایا داعش یاخود کەسێک لەوێەوە پەیوەندی بە تۆ کردو بۆ نمونە پەیوەندیتان هەبێ؟ نەخێر کەس نەیکرد، کەسیش نەیکرد و کەسیش ئەوەی کە ئەڵێ نزیکە لە تەنزیمی داعش یان نازانێ ئەوە کەمترن، ئەوانی تر چاواشەکارانی سیاسیین، ئەوانن کە بەزیون بەرامبەر بە فکری خۆم. مارکسیەکە، ئەلمانیەکە، لیبراڵیەکە سەر بە پارتی وێچێتیە ناتوانێت بێ منازەرە بکەین لەسەر ئەم شتانە، یا ئیسلامیەکی داماوە وەلا و بەڕایی تێکەڵیەک کردووە و چەپڵە لێدا لەگەڵ پارتی نێرە بەو جەپانە. ئەوە سەبەبەکە ئەوەیە، جنا علاقەی بەوە نییە کە من نزیکم لە داعش. من مسلمانێکی ئوسولی کوردستانی، هیچی تر. مسلمانێک بە معنای کەلیمەی مسلمان، ئوسولی بە معنای کەلیمەی قورئان و سونەت و ئیجماعی سەحابە کە وەری بگرم، و کوردستانیش. کێشەی بەڕاستی کێشەی تەنزیمی دەولە و سووریا ئەوانش من بە کێشەی لای خۆمی نازانم، تاکو بڵێم ئەفرادێنی سەر بە من یا ئەوەی گوێ لە منەگرێ ئادێ ڕاکەن مناسەڕیان بکەن. بە ساحی خۆم هەیە، لە ساحی خۆم هەیە.